زیاتر لە 35 ساڵە ئەبوبەکر عەبدوڵڵا خەریکی کاری هەنگەوانیە و بەشداری فیستیڤاڵی هەنگوینی کردووە و بەرهەمەکانی بۆ ئامادەبووان نمایش دەکات. 35 ساڵە من خەریکی هەنگوینم، خەریکی هەنگ و هەنگوین بەخێوکردن ئەم شتانە دەمێک ساڵە. 5-6 ساڵیش پێشەوە خەریک بووم، بەڵام هەنگوینەکانمان وەکو نەوعەکان هەر هەنگوینێکە ئەسڵە، هەنگوینەکە ئەسڵە هەمووی، بەڵام ڕەنگەکان فەرقەکان هەیە، قاوەییە، هەیە ڕەشە، هەیە زەردە بە پێی شانەکانی گۆڕێ زەرد و سپی و ڕەش. ئینا هەنگوینەکە هەموو یەک هەنگوینە، هەنگوینەکە هەمووی ئەسڵە. ژمارەیەک بەرهەمی جۆراوجۆری هەنگوین لەلایەن هەنگەوانانەوە خراوەتە ڕوو، دەڵێن بەرهەمەکانیان تەواو سروشتیە و لە ڕێگەی ئەم جۆرە چالاکیانەوە دەخرێنە ڕوو. ئێمە ئەمانەوێ ئەم هەنگوینە خۆماڵیە تێکەڵ بە هەنگوینی بازاڕەکان نەبێ و لەم فیستیڤاڵانەیە بیدەین بە کڕیارەکانی کوردستان. ئامانجی فێستیڤاڵی ساڵانەی هەنگوین بۆ ئەوەیە هاوڵاتی لە هەنگاوانان خۆی هەنگوین بکڕێت و سروشتی بەرهەمەکەی ببینێت. ئەم ساڵیش نرخەکان لە چاو پار ساڵ کەمترە و داشکاندنی لەلایەن هەنگاوانانەوە بۆ کراوە بەهۆی قەیرانی دارایی ئەم ڕۆی هەرێمی کوردستانەوە. سێ جۆری تێدایە ئێستا لێرەنان، 4 جۆری تێدایە. ئەوە هەنگوینی سندوقە مێومان بۆ داناوە، ئەوە سندوقە مێومان بۆ داناوە جۆری هەیە، ئەوە زەمبیلە خۆی دروستی کردووە، هەموو شتەکانی خۆیەتی وەکو کێوەیە. ئەوە هەر زەمبیلە، ئەوە تیرەشانیشە لێی داوە لەگەڵێکە بەسەوە بە تیری لێداوە، ئەوە بە درێژەوەی لێداوە، کیلۆی بە ئەوەیە بە 80,000 ئەوەیانی کێویە ئیدارەیە ئیشاخە دۆزراوەتەوە، ئەویان کیلۆی بە 100، ئەما ساڵانەوە بە 150 بۆ بەس بەهۆیەوە ساڵ پارە کەمە و خەڵک پارەی نییە دامان بەزاند و سەیرەکانماندا بەزاندونە. ئەوە بە 100 بۆ کردمانە 80، ئەوە بە 100 بۆ کردمانە 80، ئەوە بە 70 و بە 80 بۆ کردمانە چلانی تقریبا نیوە بەنیوەماندا بەزاندون سعرەکان. نزیک 40 هەنگەوان بەشداری کردو و ساڵانەش دەیانەوێت بە شێوەی سروشتی بەرهەمەکانیان زیاتر بکرێت بۆ ئەوەی بەرهەمی هەنگوینی هەنگاوانان بەشی ناوخۆی هەرێم بکات. ئەم فیستیڤاڵە باشترین کارە بۆ گەڕانەوەی متمانە لە بەنی کڕیار و فرۆشیارە، لەبەرەوەی ئەمەی کە بەشداری ئەم فیستیڤاڵێ کردووە هەمویان خاوەنی هەنگەکانن، هەمویان خاوەنی هەنگەڵانەکان، هەمویان بەرپرسن لەو ماڵەی لەو ڕستقەی کە ئەیفرۆشن بە فرۆشیارەکان. فیستیڤاڵا کرێتەوە بۆی کە ڕاستەوخۆ کڕیار هەنگاوانەکە بناسێ، نەگەوەی کە بچێت لە بازاڕە زۆر بە هەنگوین هەیە لە وڵاتانەوە هەر معمەل دروستێکە ئەسڵەن هەنگار نەیبینیوە. بەپی ئامارێکی کۆمەڵی هەنگاوانان لە سنووری پارێزگای سلێمانی نزیکەی 150,000 سندوقی هەنگ هەیە. بڕی بەرهەم لەم ساڵدا لە یەک سندوق 5 بۆ 6 کیلۆ هەنگوین بەرهەم هاتووە و کۆی گشتی لە نێوان 600 بۆ 700 تۆن هەنگوینی ئەم ساڵ بەرهەم هاتووە. ئەحمەد ئیسماعیل گەلی کوردستان، سلێمانی.